لە دوای بوومە لەرزە وێرانکارەکەی 6 شوبات شەقامەکانی پارێزگای ئیدلیب لە سووریا پڕ بوون لە خێمە و خەڵک تیاندا دەژی. ئەوانەی خانۆکانیان نەڕووخاوە لە ترسی بوومە لەرزەی تر ناگەڕێنەوە و لە خێمەکان دەمێننەوە. ئیبراهیم یەکێکە لە ڕزگاربووان و دەڵێ نازانن تاکەی بەو شێوەیە ژیانیان بەردەوام دەبێ، بەڵام خانۆکانیان درزی بردووە و ناوێرن بگەڕێنەوە. کە خانووەکەمان زیانی پێگەیشت هاتینە ئێرە، ئەم خێمانەماندانا بۆ ئەوەی خۆمان و منداڵەکانمان بپارێزین. لە ناوچەی حەریم 14 کەس لە ماڵی مامەم گیانیان لەدەستدا بەهۆی ئەوەی خانووەکەیان ڕووخا بەسەریاندا، بۆیە ئێستا ئێمە لەو خێمەیە دەمێنینەوە. جگە لە خێمەکان زۆرێک لە هاوڵاتیان شەوان لەناو ئۆتۆمبیلەکانیان بەسەر دەبن کە لەسەر لێواری شەقامەکان ڕایان گرتوون. ئیبراهیم سەرمینی ڕێخەری خزمەتگوزارەکان لە ڕێکخراوی ناحکومی لە سووریا دەڵێ بۆ ڕەوینەوەی ترسی هاوڵاتیان هاوکاریان پێشکەش دەکەن و لەگەڵ منداڵەکانیان کات بەسەر دەبن. طبعا بعد الزلزال اللي ضرب سوريا وتركيا ب 6 فبراير دوای بوومەلەرزەکەی سووریا و تورکیا خەڵک هەست بە ترسێکی بەردەوام و نیگەرانی دەکەن. هەر بوومەلەرزەیەکیش ڕوو بدات خەڵک ماڵەکانیان بەجێ دێڕن. چەندین دیمەنمان بینی کە خەڵک با درێژایی شەقام و باخچەکان دانیشتون. ئێستاش خەڵک یان لەناو ئۆتۆمبیلەکانیاندا دەژین یاخود لەناو خێمەدا. الناس بتبات بالسيارات او عم بتبات ضمن هاي الخيام من خوف من زلزال جديد. بەپێی دوایین ئامارەکان کە لەلایەن لێپرسراوانەوە بڵاو کراوەتەوە، ژمارەی گیان لەدەستدان لە بوومەلەرزەکەی سووریا و تورکیا بۆ سەر و 50,000 کەس بەرز بۆتەوە کە زۆرینەیان لە تورکیان، دەیان هەزاری تریش بریندار بوون و لە نەخۆشخانەکان چارەسەر وەردەگرن.